بەناوی خوای گەورە و میرەبان سەرەتا بەناوی قوتابخانەکانی کلێڤەر پیرۆزباییکردنەوەی باڵاخانەی نوێی کلێڤەر دەکەین. پیرۆزبایی لەدایکان و باوکان و قوتابیان و ستافی مامۆستان و ستافی ئیداریش دەکەین کە بە هەموو لایەکەوە توانیمان ئەم بینانوێیەش بۆ زیاتر خزمەتکردن لە بواری پەروەردە و زانست بکەینەوە. جا پێم خۆش بوو لە خزمەت ئێوەی بەڕێز چەند ڕوونکردنەوەیەک بدەم دەربارەی باڵاخانەی چوارەمی کلێڤەر. سەرەتا ئەم باڵەخانەیە دەکەوێتە نێوان باخچەی ئاژەڵانی هەولێر و بە هەمان شێوە شاری یاری ماجیدیڵاند لەسەر شەقامی کۆیە. بەڕێزان دەربارەی بینای نوێ خوێندن دەست پێ دەکات بۆ ساڵی نوێ 2025 و 26. جا پرسیاری ئەوە دەکرێت ئایا قوتابخانەکانی کلێڤەر کە کەوتونەتە گەڕەکی فەرمانبەران دەگوازرێتەوە بۆ ئەم شوێنە نوێیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک قوتابخانەکان ناگوازرێنەوە، واتە هەم باخچە و هەم بنەڕەتی و ئامادەیش هەر لە فەرمانبەران دەبینێنەوە بە هەمان ستاف و بە هەمان ئیدارە وەکو خۆی و بە هەمان شێوە قوتابیەکانیش. باڵەخانەی نوێژ کە لە 6,000 متر پێکاتەوە بە شێوازێکی مۆدرن دروستکراوە، دیسان بە هەمان شێوە هەمان ستاف و هەمان ئیدارە لەوێش دەوام دەکەن، بۆیە قوتابیان دەتوانن لەوێ ناوی خۆیان بنووسن. جا ئایا قوتابخانەکانی کلێڤەر کە لە فەرمانبەران و قوتابیەکانیان دەتوانن خۆیان بگوازنەوە بۆ ئەو شوێنە ئەوەی بەتایبەت ماڵی نێزی بێ؟ بەڵێ گواستنەوە بۆ ئەو قوتابخانەیە ئارەزومەندانەیە. قوتابیان دەتوانن لە فەرمانبەران ببینێنەوە بینایەکانی ئەوێ، دەتوانن خۆشیان نەقلکەن، ئەوە لە دەستە خۆیانە و بڕیار لە دەست ئەوانە. بەڵام وەکو ستاف و وەکو ئیدارە هەمان ئیدارەی کلێڤەرە، هەمان مامۆستایان و هەمان ستاف بەڕێوە دەبن. دەربارەی خوێندنیش هەم لە باخچە هەم لە بنەڕەتی لە ئامادەیش بە زمانی ئینگلیزی دەبێت، بەڵام پۆلی دەمان دەبێت ئیمساڵ بۆ ئامادەی، واتە 11 و 12مان نابێت، تەنها پۆلی دەی ئامادەی بە زمانی ئینگلیزی دەرسەکان دەگوترێتەوە و بەشی کوردیشمان هەیە. دەربارەی دەوام یاخود ناونووسین دەتوانن قوتابیان لە دوای جەژنەوە ڕاستەوخۆ ناوی خۆیان بنووسن، چ لە باڵەخانەی نوێ یاخود لە کلێڤەری فەرمانبەران شتێکی ئاساییە. جا پێمان خۆش بۆ ڕوونکردنەوە بدەین لە خزمەت جەنابتانە بۆ ساڵی نوێی خوێندن دەست دەکەین بە خوێندن لەم بینایە نوێیە و سوپاسی هەموو لایەکان دەکەین بۆ جۆلێتنتان.